بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسولنا وحبيبنا وقائدنا وشفيعنا وقرة أعيننا محمد صلى الله عليه وسلم. اللهم ارحمنا فوق الأرض، اللهم ارحمنا تحت الأرض، اللهم ارحمنا يوم الأرض يا أرحم الراحمين. توكرم لخوي تبارك وتعالى هر هنگاوي كناوما نوبو مزگوت هاتون خوي تبارك وتعالى يقبح وسط زياتر پاداش مان لسري بداتوا. ئێمە ئێستا لە شەوانێکی زۆر مبارەک و پیرۆزن و باوەڕیشمان وایە لەم جۆرە مەجلیسانەی کە تایەدا ئانیشین ئێستا لە چواردەوری ئێمە سەف مەلائیکەت چاوەڕێی ئێمەیە کە تەواو بووین هەمووی دەگەڕێنەوە بۆ لای خۆی پەروەردگار دەڵێن خۆی تەبارەک وتەعالە لە یەکێک لە ماڵەکانی تۆ لە شارێکە لە شارەکانی بەریتانیا زیکر و یادی تۆ کرا و لە پێناو تۆیە خەڵکێک کۆ ببوونەوە. بۆیە گرنگە بەم ئەهەمیەتەوە یا بەم گرنگیەوە دانیشین لە مزگەوتە و بشزانین بۆچی دانیشتوین، بۆ پاداشتێکی گەورە دانیشتوین. ئێمە زۆر جار ینی مەبەستەکەم باس لە پاداشتە، زۆر جار کاتێکە قسە ئەکەین، کاتێکە باس و خواست ئەکەین لە بینی خۆمانەکان لە مزگەوتەدا ئەنیشین، هەموو قسەکانی ئێمە بۆ کێیە؟ ئەوەی کە تاوانەکە، ئەوەی کە خراپەکاریەکە، ئەوەی کە دوولڕی ئەو مزگەوت مەشروع بەخوا زینا ئەکا، چی ئەکا، یعنی ڕووی دەممان ئیتیجاهمان بۆ ناو مزگەوت قسە ئەکەین، بەڵام ئیتیجاهەکە هەمووی بۆ دەرەوەی مزگەوتە. ئەی باشە ئەوەی دێ بۆ مزگەوت چی؟ ئەوەی سوجدە ئەبا چی؟ ئەوەی نوێژ ئەکا چی؟ ئەوەی تەحیات تەراویح ئەخوێنێ چی؟ ئەوەی بە ڕۆژوو ئەبێ چی؟ بۆیە دەبێت ئێمە بزانین پاداشتە گەورەکەی ئێمە چێ دێین بۆ مزگەوت. دەزانینەوەی کە خراپەکارە و هەموو ڕۆژێ باسیەکەین. ئێمە چی؟ ئێمە دێین بۆ مزگەوت چی؟ پاداشتی ئێمە چییە؟ لای خۆی تەبارەک وتەعالە ئێمە چه پاداشتێکمان هەیە؟ بۆیە ئەوە تعبیرێکی هەڵەیەک ئێمە بڵین وەڵا ئەمەش هەر لە وەرع و لە چیا کۆ بکەینەوە هەرچیەکت کرد نابێ باسیکەین. نا وەڵڵا شانازی پێوە بکە. بەیانی بۆ نمونە تۆ لەگەڵ کۆمەڵە خەڵکێکا ئیشەکەی نوێژ ناکەن، چوویتە لایەن ئاواسین خۆت دەرپەڕێنەوە بڵێ وەڵام منەم شۆ لە مزگەوت بووم 8 ڕکات تەراویحیشم کرد و 4 ڕکات نوێژی فەرزی مەغریب عیشاشم کرد و باوەڕیشم وایە لەسەر ئەمانە پاداش وەرەگرم، بە ڕۆژوویشم لەبەر خوای پەروەردگار. ئەمانە هەموو شانازین بۆ ئینسانی موسڵمان، ئەمانە هەموو ڕێزن بۆ ئینسانی موسڵمان، ئەمانە کیانی ئێمەن، ئەبێ بیان پارێزین. بۆیە دەبێ ئێمە بزانین بۆچی. بۆ نە کاتێککە دێی بۆ مزگەوت هەر هەنگاوێ من بەس باسم لە پاداشتەکانی خۆمانە کە لەم شوێنەیە دانیشتین، هەر هەنگاوێ کە ناومان هاتوین بۆ مزگەوت هەمووی بە حەسەنات بۆمان حەسابە، هەمووی حەسەناتە یەک بە 700 و زیاتر خۆی تەبارەک وتەعالە پاداشمانەداتەوە لەسەری. ئەوەهاتی لە ناو مزگەوتەوە. ئێمە کە یەک پێخینە ناو مزگەوت یەکەم ئیشێکمان لە ناو مزگەوت بریتێ لە نوێژکردن. یعنی ئێمە گەر بەس تەنها سەیری ڕەکەعاتە فەرزەکانی ناو مزگەوت بکەین لە ڕۆژێکە 7 ڕەکەعات نوێژەکەین، دوایستا ئەو هەموو ڕەکەعاتەی لە سونەتە ئەیکەین، ئەو هەموو نوێژەی کە لە ڕەمەزانە ئەیکەین، بەس باشی ئەم شەو بکەین بۆ نمونە. یعنی ئێمە کاتێککە نوێژ ئەەکەین ئەبێ بزانی بەرامبەر کێ نوێژەکەی، بەرامبەر چ خوایەک نوێژەکەی، چ خوایە ئەم نوێژەی بەسەر تۆ فەرز کردووە. بۆیە زۆر گرنگە بەم شێوازە ماوەڵە لەگەڵ نوێژەکانمان بکەین. کاتێککە تۆ سەیری فەزڵ و گەورەی ناو نوێژەکەت بکە کە وتت ئەڵڵاه ئەکبەر و داخڵ بووی پیرۆزترین و جوانترین و بەنرخترین ئایەت لە قورئانی پیرۆز تۆی خوێنی کە سوورەتی فاتیحایە. بۆ نمونە لە سوورەتی فاتیحا سەیرکە بزانە سوورەتی فاتیحا لەکوێوە هاتووە. زانکان لە وەسفی سوورەتی فاتیحایە دەفەرمن خۆی تەبارەک وتەعالە علمی ناو هەموو کتێبە ئاسمانیەکانی پێش خۆمانی لە قورئانی پیرۆزا کۆ کردوتەوە و علمی ناو هەموو قورئانی پیرۆزیشی لە سوورەتی فاتیحایە کۆ کردوتەوە و نهێنی سوورەتی فاتیحاش لەم ئایەتەیە ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین. ئیتر خۆ ناتکرێ بچینە سەری بە تەفسیل باسیکەین لەوانێت دەر و تاریگەرەک بێ، بەڵام بە سەریعی بەسەریا بچین ئەوەیە کە ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین. ئەمە نهێنی ناو سوورەتی فاتیحای خوایە عیبادەت بۆ تۆ ئەکەین، هاوارمان بۆ تۆیە و نوێژەکانمان هەمووی بۆ تۆیە، بە عەقیدەیەکی پاکەوە ئێمە نوێژ بۆ تۆ ئەکەین و ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین و سەربڕین و نەزرەکان و نزاکان و خوێن ڕشنەکان و هەموو شتەکانیشمان هەر بۆ تۆیە. کورتترین پێناسە لەسەر ئەمە کە ئێمە بزانین چۆن عیبادەت بۆ خوا ئەکەین
کاتێک کە دەی بۆ مزگەوت کاتێک ئەچی بۆ ماڵی خوا لە ماڵی خوا پیرۆسترن نییە لەسەر ئەرزە بەیانی بڕۆ بۆ ماڵی خوا کە ئەچی بۆ ئەوێ نیەتت ئەوە بێ هاتی تو خەڵک بڵێن حاجی فڵانە کەس یان نیەتت ئەوە بێ هەر بۆ خۆشی بچی پیاسەی سەفەرێ بکەی تەنها پیاسە و سەفەر و حاجەکەت بۆ ئەمێنێتەوە نیەت حەساوە نیەت زۆر مهمە بۆیە کە دەی بۆ مزگەوت بزانە بۆچی دەی لەبەر خاتر کەس مەیە بۆ مزگەوت لە پێناو خوایە وەرە 4 ڕەکەعاتت کرد تاقەتت نەما بڕۆ بۆ ماڵەوە ئەگە لەبەر کەسێکی ترمایتەوە بۆ 4 ڕەکعاتی دووەم چۆن 4 ڕەکعاتی دووەمت بۆ حەساب نییە ئەگە لەبەر شەرم و لەبەر عیبە و لەبەر حیا و لەبەر چی و تازە هاتووم بۆ مزگەوت و بووم پێوە و 4 ڕەکعاتەکە بکە بڕۆ چکە تەنها نیەتەکەت بۆ حەسابە لەسەر بڕینەکەشە ئیاکە نەستەعین بەسەریعی بەسەریا چم خۆزگە کات بۆ هەمومان باس کردایە لەسەر بڕینە ئیمامی شافعی لە کتێبی ئومە باسی سەر بڕین ئەکا بۆ منە چی دەفەرمێ ئەگەر ئینسانێک بێت و حیوانێک بێرێ سەری ببڕێ يعني چقۆکەش بخاتە مل حیوانەکە بڵێ بە ناوی خوا و پێغەمبەر گۆشتەکە حرامە نابێ بیخۆی بە ناوی خوا و پێغەمبەر هەر حرامە نابێ بێلۆی لێت وەرناگیرێت تووشی حرامێکیش بووی ئەمە نهێنی دینی ئێمەیە ئەبێ خاڵیسەن پاک ساف ڕێک ڕاستەوخۆ بۆ خۆی پەروەردگار بێ تەنانەت ڕازی نییە بۆ پێغەمبەر بکەیتە شانی ناوی خۆی تەبارەک وتەعالە بۆ سەربڕینیش ئەبێ ڕێک بڵێ بە ناوی خۆی پەروەردگار ئەمە نەزرە ئەمە قوربانیە ئەمە هەرچیەک هەیە ڕاستەوخۆ بێ بۆ خۆی پەروەردگار بێ لە تەحیەوە لۆش بینە دەرەوە لە سوورەتی فاتحە وەکوتم ئەمە نهێنی قورئانە سوورەتی فاتحەتەوە هەموو ڕۆژێ دەیخوێنی حەزەکەم دوای هەمووتان ناکرێ ئینسانێک بە هەموو تەمەنی سوورەتی فاتحە بخوێنەوە لێی تێنەگا چونکە هەموو نهێنیەکانی تێدایە بۆیە من مەبەست تەنها ئەو ئاياتم باس کرد ئەو کانیتری خۆت بچۆ بە دوایە بگەڕێ بزانە خوای تبارک و تعالی چ گەوهەرێکی لە سوورەتی فاتحایە بۆ ئینسانی مسلمان کۆ کردوتەوە تو هەموو ڕۆژێکی خوێنی وەڵای عیبە نەزانی یعنی چی بۆیە شتێکی تر بڕۆینە سەر شتێکی تر کاتێکە لە ناو نوێژە ئەچیتە کوێ ئەچیتە سوجدە بۆ خوای پەروەردگار ئەزانی لو فرمودكانا هاتوا أقرب ما يكون العبد نزكترين عبد لخواي پروردگاروا من ربه كويا وهو ساجد دون السجدة كان معنا أما نزكترين شونا لخواي تبارك وتعالى يعني أجر تو هر شوني بيرك يتولى خوا هر شوني أتولى خواي پروردگار نزيك بيبرو سجدة بابا همو دعاء كانت السجدة فأكثر دعاء حتشي دعاء هي السجدة بك بخواي تبارك وتعالى لو نزكترين شونيش ديسان هلا ناو نجايا تو همو ركعاتك دو جار سجدة بخواي تبارك وتعالى أبي زان شر ركعاتك بويا زوربي كاتكاني بتايبد أمشوا بيروزاني كأيمتين زوربي دعاء كانت بخركاتي سجدة كانت وقيش كبا بينش قل السجدة بيتشيا اما جاري وای گلی لب جنابی ما مصاکین که توزی سجدکی دریجه کاتو ام یوجکی دریجه کاتو گلی اما گوهره بو ام براسی لوش بچینا او دیو تحیات برانی عزیزم خوشکانی عزیزم اگلینا تحیات ازانی تحیات لچی وهاتوا تحیات مناجاتك لبینی خوای تبارک و تعالی و پیغمبری خواه او كاتي پیغمبري خوا صلى الله عليه وسلم شو بو اسراء ومعراج ليش هو برز بو طبقه كاني اسمان شونيغي بيوتري سدرة المنتهى لو شونيا حيش مخلوق كي خوي تبارك وتعالى سدرة المنتهى نبريوا هيج مخلوق تناند ملائكه كاني ملائكه غوركاني نكو اوانيك عزرائيل وميكائيل وجبرائيل واسرافيل امانج نشونه تاودي سدرة المنتهى پیغمبری خدا صلی الله علیه و سلم چو او دی سدرة المنتهاش ها تحیات دکو هاتوا هو آسانه هم رو تحیات خونی لی نزانی ما بس چیه او من او لقاء بین خو پیغمبری خوایا بو لو کاتیا خوای تبارک و تعالی ام شیخ سزر زمانی پیغمبری خدا صلی الله علیه و سلم التحیات لله مقصد پیغمبری خوایا التحیات لله خوای تبارک و تعالی فرموی السلام علیک أيها النبي ورحمة الله وبركاته خوای تبارك وتعالى سلامي نار بو پیغمبری خوا کچوت حضوري خوای تبارك وتعالى پیغمبری خوا صلى الله عليه وسلم سلامكي ورگرت السلام علينا وعلى عباد الله الصالحين او سلامكم لي ورگردي خوای تبارك وتعالى واي بخشمو بامپيا وبرزاني كلام مزگوتي ادانشتو حتى وكو روجي قيامت او ويشون كوتي پیغمبر به او سلامي به خوي پروردگاري بركه چكر سلامكي توزيع كد بسر اما شكل مزگوتي ادانشتي هموما بجوازي
لەکوێوە هاتووە ئەوجا هەرچی مەلائیکەت هەیە فەرمووی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەشهەدو ئەنە محەممەد ڕەسوول تا ئێرە لەمەش بەسە. بچینە شوێنێکی تر بۆ نمونە ئێمە قورئانە خوێنین لەناو نوێژە بۆ دین بۆ تەراویحەمانە قورئانە خوێنین. ئەگەر تۆ سەیری قورئان خوێندن بکەی وەکو خۆی وەڵڵی هەست و شعور و سۆز و هەرچیت هەیە ئەیخەیتە لای ئەو ئایەتانەی کەوا جەنابی مامۆستای خوێنێت. سەیری کە با باسیکەین بزانین وەصفی پاداشتەکەمان چییە لە قورئانە. وەکو وتم باسی پاداشتی ئەم ڕۆژانەکەین کە تایە دانیشتین. پاداشتەکەمان بە قورئان چییە؟ بۆ نمونە فەرموودەکە بێنینەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ أنا لا أقول لكم ألف لام ميم حرفا ولكن ألف حرفا ولام حرفا وميم حرفا لكل منها 10 حسنة. پێغەمبەری خوا فەرمێ من پێتان نافەرمم پێتان ناڵێم ئەلیف لام میم حرفن بەڵکو ئەلیف حرفێکە و 10 حەسەنە لام حرفێکە و 10 حەسەنە و میم حرفێکە و 10 حەسەنە و حەسەنێکیش لای خۆی پەروەردگارێک بە 700 تەنها بسم الله الرحمن الرحیم 19 حرفە هەر حرفێکی 19کە کەڕەتی دەیکە دواتریش کەڕەتی 700 کە بزانە بەس لە بسم الله الرحمن الرحیم تۆ چ پاداشتێکی گەورە دەست ئەکەوێت. ئەو جاوەرە خوارە بۆ ئەو هەموو ئایەتەی کە جەنابی مامۆستا بۆمان ئەخوێنێت و ئێمە گوێی لێ ئەگرین هەمووی بۆ ئێمە هەموو حرفێکی حەسەناتە بۆ ئێمە. ئەمە گەورەی قورئانە بۆ ئێمە. بۆیە گرنگە ئێمە بەم شێوازە مامەڵ لەگەڵ قورئانە بکەین بەم شێوازە بڕۆینە خزمەتی قورئان. زۆر زەرورە هەموو مانگی ڕەمەزان ئەگەر توانی جوزئی قورئان بخوێنە. خۆ ئەگەر بتوانی هەمووشی بخوێنی باشتر ختمی بکەی. بەزەگە نەتوانی بە هەرچی حاڵێ بۆی کە نازانێ بیخوێنێتەوە گوێی لێ بگرێ. ئەوەی نازانێ ئەوەی ئەزانێت باشتر وایە ختمەکەی بکات چکە تۆ لەسەر هەموو حرفێکی 10 حەسەنەیەک بە 700 و زیاتر پاداشتی لەسەر وەرەگری. لەوەش بینە دەرەوە ئەم شەو مبارەکانەی کە ئێمە تێداین جارە بە پێش شەوەکان سەیری لە نوێژەکە بیتە دەرەوە خوای تەبارەک وتەعالە لە ڕۆژێکا 5 نوێژی بۆ دانێ حکمت لە 5 نوێژ چییە مەیکەین. خوای گەورە ئەم عەبدانەی زۆر خۆش دەوێت ئەم عەبدانەی زۆر خۆش دەوێت مەبەستێتی بە پاکی بگەڕێنەوە بۆ لای کاتێ نوێژی بەیانی بۆ داناوی هەتا وەکو نوێژی نیوەڕۆت کرد خۆی تەبارەک وتەعالە لە بینی بەیانی نیوەڕۆت خۆش دەبێت کە نوێژی عەسرت کرد لە بینی نیوەڕۆ بۆ عەسرت خۆش دەبێت کە نوێژی مەغریبت کرد لە بینی مەغریب و عەسرت خۆش دەبێت کە نوێژی عیشات کرد بینی مەغریب و عیشات خۆش دەبێت کە نوێژی بەیانیت کرد نوێژ لا گوناهی ئەو شەوت خۆش دەبێت کەوا بوو تۆ کەسێکی پاک و تەواو ساف دەرەچی بۆ خۆی پەروەردگار تەمەڵیەکت کرد نوێژێکت لە دەست دەرچوو بەڵام گوناهەکە ماوە جومعە بۆ جومعەی داناوە کە جومعە بۆ جومعەت کرد خۆی تەبارەک وتەعالە ئەو وردانەش کە لەو بەینیا کردەوە نەتزانیوە لەو بەینانەشت خۆشە بێت جومعەیەکیشت لە کیس چوو دوانیشت لە کیس چوو چەند نوێژێکیشت لێ ڕۆیشت دوایەکی ڕۆدا خۆی گەورە ئەم مانگە گەورە ئەم عەزیمەی بۆ داناوی شهر رمضان الذي أنزل فيه القرآن ئەم مانگە پیرۆزەی کەوا قورئانی تیادا بەزێنراوە لە وەسفیا پێغەمبەری خوا چییە فەرمێ با سەیریکەی من صام رمضانا إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. ئیتر ئەمە ئایەتێک فەرموودەکە وا فەرمێ ئەوەی ڕەمەزانێک لە خزمەتی خۆی تەبارەک وتەعالایە بێت لە خزمەتیا بێت بە پاکی بە تەواوی بۆ خۆی پەروەردگار بە ڕۆژوو بێت لە گوناهەکانی پێشووی خۆشە بی یان لە شەوەکانێک کە ئاوازی دووەکەینەوە من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. ئیتر بۆ ئەو خوای ئەم پێغەمبەرێکە خۆی پەروەردگار خۆی ناردوویەتی ئەڵێ هەر کەسێک بێت بەم شێوازە تەعامل کات و نوێژەکان و ڕۆژۆکانی بگرێت لە مانگی ڕەمەزان لە گوناهی پێشووی خۆشە بێت. ئیتر بۆ ببین بۆ وەکیلی خوا لەسەر ئەرزا بڵێن وەڵاو کابرایی پێشتر کە دەرمانی فرۆشتۆ یا پێشتر کە مەشروبی خواردە یا پێشتر کە زینای کردو یا پێشتر چی کردو قەخوا قەت لێی خۆش نابێ ئەو مۆڕەی لێ بکەین لەناو مزگەوتە ناباوەیە خوای تۆیە خوای ئەویشە. بۆیە ئەو جۆرە کەسانەی کە ئاوها دێن بۆ مزگەوت کە خوای تەبارەک وتەعالە هیدایەتی داوە من پێم باشە جەنابی مامۆستا ڕێزێکی زۆریان لێ بگرێ لە پێشەوە دایان بنا ئەگەر شیرینیە گات یەکەم کەس بیدەن بە ئەوان ئەگەر نان خواردن بوو یەکەم کەس نان بۆ ئەوان دابنن ئەگەر دیاریەکە بوو یەکەم کەس دیاری بدەن بە ئەوان بۆی دڵیان زیاتر لەگەڵ مزگەوتە ئاوێتە بێ بۆی دوای ڕەمەزانیش هەر بەردەوام بن لەگەڵ مزگەوتە. ئێمە دەبێ ئەوانە بێنینەوە بۆ ناو مزگەوت ئەوان لە نهێنی ئەم مزگەوت و نوێژ و حەلاوە ئیمانیەی شیرینیە ئیمانیەی کە ئێمە هەمانەوانیش دەی تێبگەن. بۆیە سیرکەین بەم شێوازە ئێمە دەبێت مامەڵە لەگەڵ نوێژەکانمان ناو نوێژەکانمان قورئان خوێندنمان ڕۆژوگرتنمان بکەین ئەسەوم لی و ئەنا ئەجزی بی ئەمە قسەی خوای پەروەردگارە
اما يعني تو سير ك لا ما فرمودي قدسي زور لسر امانه هاتوا تو سير ك يعني انسان ك چند بچوکین ئێمە لە چاو گەورەی خۆی تەبارەک وتەعالایە خوا بەم شێوازە ڕێز لە ئینسانەنا ئەزانی ئاەتمان هەیە خۆی تەبارەک وتەعالا لە قورئانە لە وەسفی ئینسانە ئەفەرمێ چی ئەفەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ئێمە ڕێزمان لە ئینسانەکان ناوە خوا ئەفەرمێ ڕێزمان لێ ناوە دوایستا خۆی تەبارەک وتەعالا ئەگەر سەیرکەینا لە فەرمودە قودسیەکانە یان لە دەیان شوێنی ترە لە ئاەتە لە قورئانە ئەگەر کەسێک بەڕێکردن بڕوا بە حوزوری خۆی تەبارەک وتەعالا خۆی تەبارەک وتەعالا بەهەڵوە دێتەوە بپیرێەوە وێ خوا لە ئێمە زۆر نزیکە ئاستەیکە ونحن أقرب إليه من حبل الوريد يعني توي سلواني بڵێ دایکم لێم نزیکە باوکم لێم نزیکە برام لێم نزیکە نا کاکە نەخوا لەمانە لەقوڕە لە خۆت لێت نزیکترە أعمى حبل الوريد شهادة مالك لنا ولا شيء إنسانا إخوي تبارك وتعالى ما آية لسورة قاف هاتوا دغيل لا أوليتها نزيكتري ونحن أقرب إليه من حبل الوريد لم شهادة مالك لتها نزيكين يعني أبي بمشي هذا سيري باداش تكان بين بمشي هذا سيري قوريو مهرباني خوي تبارك وتعالى بين بويا خويا بمهم وعظمة قوريي أو أندل إنسان نزيكا زور ضروري أما لخدمة يابين زور ضروري ما عبادة كان من بجواني بكين يعني با عبادة لترسي خوانك لخوشويستي خوايا بكين أمهم ريزة بو إما أمهم خوشويستي خوا بو إما ام همو مهرباني خوای تبارک وتعالى بو ام باش من هر دڵێم خوای پەروەردگار بمشاد کاتێکە باسی کەسێکەکەین بۆ نمونەی من باسی لەناو ئەم مزگەوتە باسی کاک سۆران شێخانی بکەم ئەگەر بچم لە بێرمیگان باسی کەم لەوانەیە کەسێک نەیناسێ بەس دەیرە باسی کەم بڵێم ئەمە کابرایەکە ئەمە سیفاتەکانێت 1 و 2 و 3 و 4 و باشە و چاکە و خێرخواز و چێ ئەمە بە هەمان شێوە بیبەرە لای کەسێکی تر تۆ بەیانی من هەروتم سۆران یەکسەر سیفەتە جوانەکانێکەوێتە بیرت حد ناوين بر صفتكاني كاتك يمز ولله مثل الاعلى كاتك باز خوي تبارك وتعالى كان يمد الله خوا پاداش معنا داته خوش سزاش معنا دا خوا نيوجي لسر فرض كردين رجوع لسر فرض كردين عبادتي لسر مهمه انسان خوا بناسه خوا ناسي زور مهمه ها انسان كخوا ناسي قتل خوا غافل نابه كخوا ناسي قتل خوا غافل نابه وبردوامي لخدمتي خوي تبارك وتعالى يا ابي بونو منا من اگر برسالي حل جناي ما مصاب كم لشوني خوي ما جناي ما مصاب ترنا امز قوت بونو منا بتصوري خود چنك شلون داگير كردو چنك شلون گرتو عفرين علي متروانيا باش يسمى اگر برسال كم ما مصاب لك دانش والله او تل دانش تو نيو متر شوني گرتو اگر بچم لوديو لك جمال بپرسم بلم ما مصاب لك يرنا قاعي مزگوته يعني شونكي توزي قورته بلا نوقع عين مزقوته اگر كسي انها تبي ابو مزقوت بونو من استا من كسي لخلقي امشي عربيته انها تبي ابو مزقوت اكثر دار لي ببرسم ولما وصل كوي ولا منطقه كم منطقه نايوشي بونو هاد ناويكي هي الله فلان لاش شونا اگر بچي لبيرميغان برسياري من كلنا بيتبورو يا موضوع كشتك قورتريا كينوا ما بس يكم هي لم قصانم سلبيرميغان بري محمد لكلنا بيتبورو يا اگر لكردستان كسيك برسيار كا محمد لكلنا لبريطانيا يا وانيا اگر كسيك زيات البريطانيا نزانيا برسيار كلنا لاوروبا يا ها ايشكار قورتري بيتوا كوابو اوروبا يك لو قاراني كوا ايما لغوي زويتي اي ام غوي زويي ما بس لغوري خوي تبارك وتعالى ام غوي زويي كايمتي عين بكر السبه شودو بشيئه وبشكي ارزا 8 مليار خلق لسر ام ارزا اجي 8 مليار لسر سيككيا اجي اما بس تنها غوي زوي سيري كلنا قران چون باسي غوي زوي كراو ام زوي خومان كراو سيري بدنا قران شونه أجسيكين إذ قال يوسف لأبيه يا أبتي إني رأيت 11 كوكبا والشمس والقمر رأيتهم لي ساجدين بس لشيكا أو يكلا بيني بيغمر يوسف وباوكيتي بس لو أكاد فرمي اما ينزا كوكب مان هيو خورو مانگ ام ينزا كوكب خورو مانگ بس من لغوري خوي پروردگار ديسان بابي خمو بيتان جار بجار اگر سيري يكم بكين ببچوكي دوهم ببچوكي بم تسلسله دوهم ببچوكي سهم يان ارزا واتا دوان لعرض بچوكتر هي اوجا ام زوي خومانه كتياي ام زوي خومان كتياين اويك لاودي او دي دبرانبر ارز غوريه اوي لدواي او دي صد برانبر اوي تر غوريه ام ينزا كوكب هي يعني حيانا بحزاران جار اوني ارز غوريه هم ياخليتو بچواردور خورا وانيا مانگيش مان هي
عەبدولمەجید زەندانی عالمی کەونە، خوای گەورە لێی خۆش بێت، تقریبا 6 مانگی پێش ئێستا وەفاتی کرد لە یەمەنە، خەڵکی یەمەن بوون. ئەفەرمێ ئەگە بیت و ئەستێرەکانی ناو ئەم مجەڕەیە بژمێری، یعنی ئەم 11 کۆکە بە خۆر و مانگ و ئەستێرەکان پێوتر یەک مجەڕە یا یەک گالاکسی، ئیوە بە کوردی یەک کەشکەشە. ئەگەر بێت و ئەستێرەکانی ناو ئەم مجەڕەیەی خۆمان بژمێری، ئەگەر هەموو دەقیقەیەک 200 ئەستێرە بژمێری، هەموو دەقیقەیەک 200 ئەستێرە بژمێری، 2 ساڵی ڕێکت پێویستە بەس ئەستێرەکانی ناو ئەم مجەڕەی خۆمان بژمێری. دووبارە یەکەمەوە، هەموو دەقیقەیەک 200 ئەستێرە بژمێری، ئەمە قسەی ئەوەی من نییە، هەموو دەقیقەیەک 200 ئەستێرە بژمێری، 2 دانە ساڵی ڕێکت پێویستە هەتاوەکو بەس ئەستێرەکانی ناو ئەم مجەڕەیە ئەژمێری. ئەو دەفەرمێ بە مەلاین مجەڕەی وا هەیە کەوکەبەکان و خۆر و مانگ و ئەستێرە و عیبادەت بۆ خۆی پەروەردگارەکەن، هەمووی بەم شێوازە ئەمە پێیان وترێ ئاسمانەکانی دنیا، هەموویشی لە خزمەت خۆی تەبارەک و تەعالای خەریکی عیبادەتن، هەمووی خەریکی عیبادەتە، وە ژیانی لەسەر هیچ کەشکەشە و ئەستێرە و مجەڕەیەکی ترانێ غەیری ئەم عەرزە بچکۆلەی خۆمان نەبێ کە 8 ملیار کەسی لەسەر ئەژی. سەیری کە بزانم لە دوای ئەوەش هەموومان ئایەتل کورسیمان لەبەرە. ئەفەرمێ چی لە ئایەتەکە؟ وەسیع کورسیه سەماواتی والئەرض، واتە کورسی خوای پەروەردگار چواردۆری چی داوە؟ چواردۆری ئەرز و ئاسمانەکان. ئەم ئەرز و ئاسمانانەی کە من باسم کرد چواردۆری ئەرز و ئاسمانەکانی داوە. کاتێ دەڵێن چواردۆری ئەرز و ئاسمانەکانی دا، وەسیع کورسی چواردۆری ئەموو لە سوورەتی ئایەتل کورسی، لە سوورەتی بەقەرە چواردۆری ئەرز و ئاسمانەکانی داوە. كرسي ابن عباس لوصفها فرمي الكرسي موضع القدمين، جي بي خواي پروردگارا لقل اوش داغا سيري كرسي بكين لچاو عرشي خواي پروردگارا لفرمودكيا هاتوا ام القيت شنشون اقري وتم كرسي چواردوري همو من نايلم آياتك فرمي وسع كرسي السماوات والارض، كرسي چواردوري همو ارض و اسمانكاني داوا، كرسي لچاو عرشي خواي پروردگارا اما فرد للصحراء شنشون اقري او انا اقري ايش اما افرد له الصحراء اي لنا صحراء اما شنشون بقري كرسي لچاو عرشي خواي پروردگار او انا شون اقري الرحمن على العرش استوى، خوای تبارک و تعالی لسروی عرشی شویه، خوای بو عظمت و گوریی افرمی و نحن اقرب الیه من حبل الورید، بو عظمت و گوریی بتو افرمی کورکا که توان و گناهی کیش کرد الفرمودکه هاتو التائب من الذنب كمن لا ذنب له، بو مجین اشتوا سری اگر گناهی کرد و هاتی دعوت لخوای پروردگار بولی خوش بن کرد وکو اوه گناهکت هر نکرد بید. سەیکە خوا چەند عەبدەکانی خۆش دەوێت، چەند نزیکە لە عەبدەکانی مەبەستێتی عەبدەکانی بە پاکی بگەڕێنەوە حەزوری خوای پەروەردگار، چەند ئاگای لە هەستی ئینسانەکانە، ئاگای لە هەستی منە، ئاگای لە هەستی تۆیە، ئاگای لە هەستی ئێمەیە، چیمان دەوێت دەیانجا تۆ داوا دەخوا کردو خوایە بەس ئەمەم بە نسیب بکەی، خوایە بەس ئەمەم بۆ بکەی، خوایە ئەمەم بۆ بکەی، خوای پەروەردگار بۆی کردووی و دوایش لەبیرت چووە، وعدێکی گەورە داوە خوایە بەس ئەمەم بۆ بکەی، وا ئەکەم بەس دوای لەبیریشت چووە. بۆیە قسەیەکی خۆشم خوێندەوە ماوەیەک پێش ئێستا دەڵێ پیاوە مەبەست ما نزیکی لە خوای پەروەردگار لە ئینسانەوە. ئەڵێ چووم پێڵاوی مناڵەکەم سبوو هەموو پێڵاوەکەی خۆشم بوو، پێڵاوێکی تازەی دیار و کابرا زەنگین بوو بە کوردەکەی خۆمان، پێڵاوەکەی خۆشی جوان بوو و پێڵاوی مناڵەکەی خۆی سبوو کرد و پێڵاوەکەی خۆشی سبوو کرد، زیاتر خەریکی پێڵاوی مناڵەکەی بوو. ئەو مناڵەی 12 ساڵەی کە پێڵاوەکەی سبووخە کرد، بڵێن سبووخچیەکە بڵێن زۆر خەریکی پێڵاوی مناڵەکەی بوو، زۆر خەریکی بوو، زۆر دەستی پێ هاوردۆمانە. ئیتر ئەمیش تەواو بوون و پارەکەی دا پێی و ڕۆشتەوە بۆ بەیانی چوو پێڵاوێکی وەکو پێڵاوی مناڵەکەی خۆی کڕی چوو بۆ لای سبووخچەکە و تیا ڕۆڵاو پێڵاوم بۆ هاوردیت و ڕەسیدەکەشی تایەکە گەورە و بچوو بوو، چۆ بۆ خۆت بینی بکات، چۆ بۆ خۆت بگێڕەوە. ئیتر ئەو مەشغوڵی ئیش بوو کە سەری بەرزەوە کرد، پێڵاوتی تۆ خوای؟ تی نا ئەستەغفیر الله، خوایتی وەڵی دەی من ئەم پێڵاوە کاتێ سبووخم کرد بەس داوام لە خوای پەروەردگار وتم خۆزک خوایە منیش پارەمە بۆ پێڵاوی کرد، ئەم پێڵاوم کڕی بایە، وەڵی من ئەمن بەس داوا لە خوا کردووە، لە یەک شوێنە باسم نەکردووە. وتی نا من خوانیم، من دۆستی خوام. سەیری ئەو سەنسانەکە لە بینی ئینسان و خوایە، کورد چۆن دڵت دێ ئەو حەڵقەیە دەبڕی، ئەو ڕێگایە دەبڕی،
ئەو ڕێگایەکی زۆر پیرۆزە، ڕێگایەکی زۆر گەورەیە، بینی خۆت و خوا قەت نابێ بیڕەنجێنی. ئەو تەنها سوەسەیەک هاتووە بە دڵیا تێ خۆزایمیش پارەم وایە پێڵایەکی وا مسەندایە دەی خوا ئەی خاتە دڵی ئەمریکا بە مەلایکەتەکان چۆ بیخەرە دڵی ئەو زەلامە و بەیانی بچێ پێڵایە بچێنە بیبە بۆ ئەو کوڕان مادام دڵی پێوەیەتی و داوای لە خوا کردو لە دڵەوە بێ جێگەڵا بوو جێبەجێ بێ. من لە یادی بەخیر لە مزگەوتە کۆنەکەتان باسی ئەمەشم کردو با دووبارەی کەمەوە ئێستاش، یعنی بەبەستم لە بینی ئینسانە لەگەڵ خوای پەروەردگار. ئەوانەی خەڵکی منتیقەی ئێمە بن و لە سەردەمی گرانیەکەیان بوو بن ئەمەی کە من ئەیگێڕم و ئەیزانن. لە لای ئێمە بۆ لە منتیقەی گەرمیانە بابێژین، لەو منتیقانەی ئێمە گرانیەکی زۆر بوو، طبعا ڕووی هەموو کوردستانی گرتبووە. لە کاتی گرانیەکەیە خەڵک وەزعی زۆر خراپ بوو. پیاوێکی بەڕێز هەیە ئەیود هەموو جارێ کاتێککە بابێژن ئەچوون بۆ مزگەوت کەسێک دوو کەسم خستبووە بابێژین مێشکی خۆمەوە ئەموو داوای پارەیان لێ یەکەم بۆ 1 کیلۆ گۆشت بچێنم بۆ مناڵەکانم بۆ جەژن. ئەمە بە بەردەوامی ئەم قسەی دەکرد. مناڵەکانی باوەکەی گۆشت خوێن کوڕم ئینشەڵا جەژن گۆشتە خۆین. سبەی شەوە هاتمە باوەکەی گۆشتە خۆین ئینشەڵا جەژن گۆشتە خۆین. ڕۆژێ دوای باوەکەی گۆشتە خۆین ئینشەڵا جەژن گۆشتە خۆین. بەم شێوازە چوو ئەگەر بزانن جاری وا هەیە 30 ڕۆژ ڕەمەزان ناگرین 29 ئەگرین. ئەویت حەچیم ئەکرد لە ڕوو ناهات بۆ نمونە تەکلیف لە دوو پیاوە بکەم، دوو پیاوی خستووە مێشکی خۆیەوە کە پیان بڵێم کە قەرزێکی بدەنێ گۆشت بسێنێ لەو ڕۆژەیە. ئەڵێ ئەو ڕۆژەی کە بڵێن براری دابوو بەیانی تر پێیان بێژێت قەرزێکم بدەنێ گۆشت ئەسێنم، کەچی ڕێک لە تەلەڤیزیۆن ناوەتی وەڵا بەیانی جەژنە. ئای خوا هاوارە تووشی چی بووم؟ بەیانی جەژنە. کەوتی بەیانی جەژنە بەڕاکردن چوون بۆ مزگەوت. بە خۆتان نەزانن کەوتی بەیانی جەژنە ئۆتۆماتیکی خاوەبی تۆ لە تاتن بۆ مزگەوت و بۆ جەماعەت. چوون تەماشاکەم ئەو دوو پیاوەی کە من نیەتم بوو داوای قەرزیان لێ بکەم هیچ کامیان لەوێنی. زۆر پەشیمانە بووم، گرانیەکی زۆر عەجیبیش بوو. ئەخە منتیقەی ئێمە زۆر گەرمە، زۆر یعنی زۆر یعنی شتێک نییە لەو منتیقانەی ئێمە قاز و قوڵنگ وەمانە هەر نییە. وەڵاهی من خۆم لە بیرمە، یعنی تەسەور کەن ئەو کاتە خەڵکیش باسی نەوەتەکانەکەم خەڵکیشی لە ماڵەوە هینی بوو تفەنگی بوو ئەم کلاشینکۆفی بوو هینی هەبوو پڕ گەورەتر لە کلاشینکۆفیشیان هەبوو. بۆیە بەسەر کەنارە بەو شەوە بەسەر کەنار وتی جا چوومە بە تەزەزرانی بەدیار خۆم و خێزانم بەرامبەر یەک دانیشتیتم وەڵی چووم کە ئەو دوو پیاوە بەڕێز ئەو دوو پیاوە بەڕێزە لەوێ نەبوون و قەرزیشم نەکرد و بۆ خۆمان داوتی زۆر بێتاقەت بووین مناڵ خەوتۆ بەیانی هەڵەسێک گۆشتە خوا هیچیشمان نییە. یعنی خوا ئاگادارە ئەمە چۆنە یەغمە وایە وانەشی خەڵکی منتیقەیە من نەتوان پرسیارە لێ بکەن. یعنی تەسەور کە بەسەر کەلارێکی وشکی گەرمی ئەبانی ئەو مواصفاتە گەرمیانەی کە هەیەتی مواصفاتی باشیشی زۆر هەیە بەدەوەزم گەرمیەکەیەتی بەسەر کەلارە تەسەور کەن قاز یەک بۆج بە قازی زۆر بەسەر کەلارە هات ڕەت بوو بەس بە دەنگ بەس دەنگی دی ئێمە خۆ بەس گوێمان لە دەنگی بوو هەر زەلامێک و تفەنگی دەرەکرد و تاق بۆ حاتەقەیە کردە ئاسمانە والله وبالله وتالله یەک قاز کەوتە خوارە کەوتە ماڵی ئەو زەلامە یەک دانە قاز کەوتە خوارەوە کەوتە ماڵی لەوانی من ببینێ لە ڤیدیۆکە یەکەم قسەیە یەک قاز کەوتە خوارەوە کەوتە ماڵی ئەو زەلامە سێری ئەو نهێنیەکە لەبینی خۆت و خوایە خوا چۆنە ئێڵێ ئەم مناڵانە بەم شێوازە بن چکە بە خاڵی سەند داوای لە خوا کردو خوا یارمەتی بدا کە بەیانی مناڵەکانی گۆشتخۆن یەک دانە کەوتە خوارە کەوتە ماڵی ئەوان جا ئێڵێن و توێتی زرمەیەکی زۆر عەجیب لەناو حەوش هاتووە تی بەخوا بزەم خانەکەی ژەمیاوە سەر مناڵەکانە دوای چوونتە بەژای شەپەش و پێێتی قاز سەرمان بڕی و نامانەبان و بەیانی هەڵسێ باوەکەی گۆشتەکەن ئەوە گۆشتە بخۆ بۆیە سەیری مەبەستم لەم نهێنیە لە بینی خۆت و خوایە زۆر مهمە ئەم نهێنیە نەپچڕێنین زۆر مهمە ئاگامان لەم نهێنیە بێ لە بینی خۆمان و خوایە دەیان حاڵەتی ئاوامان هەیە ئێستا باسی ئەو پیاوەکەین بۆ نمونە بۆ شێوازە بوو دەیان حاڵەتی ترمی و ئاوامە بۆ شێوازەمان هەیە خەڵکێک یعنی لە سەردەمەکانی پێشووترا لە سەردەمی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم ئەوەندە چاوەڕێی خۆشەویستی و لیقای خوا بووە ئەوەندە چاوەڕێی پاداش نەبووە ئەو پاداشتە ئێستا من باسێکەوەڵم لەسەر کردەوەکان وەری ئەگرین هەر بە جدی سەحابەکان چاوەڕێی زۆر بیان چاوەڕێی ئەمە نەبوون
چاوەڕێ بوون بگەن بە لیقائی خوا، چاوەڕێ بوون بگەن بە خوای تەبارەک و تەعالا، چاوەڕێ بوون یعنی بڕۆ سەیری ئایەتەکان کە هەموو باز لە بەخشینی ماڵیانەکەن، باز لە بەخشینی ژیانیانەکەن، باز لە بەخشینی ئەو هەموو وجاهدوا في سبيل الله بأموالهم وأنفسهم، يعني ئەم هەموو ئایەتەی لەناو قورئانی پیرۆزە هاتوون بۆ ئینسان، ئەمانە بۆ چین؟ ئەوان بە دوای بەخشینانە ئەگەڕان، بە دوای بلیقائی خوایە ئەگەڕان، بل الرفيق الأعلى. تنانەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی بەم شێوازەی فەرمووە لە کاتی سەرمەرگا. بۆیە سەیری سیفەت و تەطبیقکردنی شەریعەتی خوا بکەین لەگەڵ ئەوانە چەند ئاوێتە بوون لەگەڵ فەرمودەکانە، چەند ئاوێتە بوون لەگەڵ ئاەتەکانە. لەو سەردەمانەی ئەوانە فەرقی هەبوو لەگەڵ ئەم سەردەمانەی ئێمە. ئەو کات پێویست نەبوو ئینسان هەموو قورئانی لەبەر بێ، پێویست بوو ئینسان قورئان تەطبیق بکە، پێویست بوو ئینسان قورئان کا بە کردار. ئێمە پێویستمانە لە ژیانی ڕۆژانەمانە قورئانەکەمان کردار بێ لە بازاڕە، قورئانەکەمان کردار بێ لەناو تەکسیە، لەناو مارکێتە، لەناو بازاڕە، لەناو هەڵسوکەوتە، لەگەڵ دراوسێیە، لەگەڵ ڕێگەوبانە، لەگەڵ ژینگەیە. ئەم قورئانەی ئێمە پێویستە لەوێ ڕەنگ بداتەوە. بۆیە سەیرەکەین زۆربەی ئەو کەسانەی کەوا لە ئەندۆنیزیا و مالیزیا و ئەوانە مسلمان بوون بە هەڵسوکەوتی مسلمانەکان مسلمان بوون. ئێمە دەیان نمونەمان هەیە، بۆ نمونە خەڵک هاتووە مسلمان وتی بە هەڵسوکەوتی خەڵک مسلمان بوون. بۆیە هەڵسوکەوتی ئێمە زۆر گرنگە، خەڵک بیبینێ بێ پێی مسلمان بێ، بۆی خەڵک بتوانی جارێکی تر خوای تەبارەک و تەعالا لە ڕێگەی ئێمەوە هیدایەتی خەڵکێک بدا. شانازێکی گەورەیە بۆ ئێمەی مسلمان لەم جۆرە وڵاتانە بتوانین خەڵکێک بێنینە ناو بازنەی ئیسلامەوە، خەڵکێک بەهۆی ئێمەوە مسلمان بێ، نەک خوا نەخواستە خەڵکێک بەهۆی ئوسلوب و تەسەڕوف و تەعامل و کردەوە ناشرینەکانی ئێمەوە دوورکەوێتەوە لە ئیسلام. ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکی زۆر پاک و خاوێنە، ئاینێکی زۆر بێگەردە، ئاینێکە دوورە لە توند و تیژی، دوورە لە خراپەکاری، دوورە لە مەعسیەت، دوورە لە تاوان، دوورە لە قۆپ کوشتن، دوورە لە خەڵک کوشتن، دوورە لە خوێن ڕشتن. ئێمە لە چەند ڕۆژی ڕابردووە کۆمەڵە حاڵەتی لەم حاڵەتانەمان بینی. زەرورە مەبەستمە ئەم قسەیە بکەم، ئەم وڵاتە جێی شانازی کوردە مسلمانەکانە، جێی شانازی کوردە، تاکە وڵاتێکە لە هەموو ئەوروپا یان لە غەیری وڵاتە ئیسلامیەکان کە مەسم کورتیانیش تەجێبوو بێ ئەوەندە مزگەوتی کوردیمان هەبێ. ئەزانم ئێمە 42 مزگەوتی کوردیمان هەیە، بە بەردەوامی لە زیادبوونایە. ئەم مزگەوتانەی ئێمە بە بەردەوامی نەک جێی نابێتەوە، لە بەعزێ لە شارەکانە چادریشمان هەڵداوە. لە شارێکی وەکو شارەکەی ئێمەیە 6 مزگەوتی کوردی لێیە. ئەمە بەمەبەست جاری وایە ناشرین ئەکرێ، تونڕەوی ئەخرێتە پاڵمان، ناشرینی ئەخرێتە پاڵمان. بۆیە ئەمانە دەبێت زۆر وریای من برایانی بەڕێزم. من یەک نمونەتان بۆ دێنمەوە، یعنی من دیراستەم لەسەر ئەمە کردووە. لە سەردەمی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم لە مەسەلەی توند و تیژی و تۆقاندن و کۆکوشتن و ئەمانەیە. لە سەردەمی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم بە 23 ساڵی پێغەمبەرایەتی بەراوردی کە لەگەڵ ئەو خوێن ڕشتنانەی کەوا ئێستا هەیە، بە 23 ساڵی پێغەمبەرایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ ئەو خوێن ڕشتنانەی کەوا ئێستا خوێنی خەڵک ئەڕژێ بە ناحەق. ئەگە سەیری جەنگی جیهانی یەکەم بکەی بۆ نمونە لە ساڵی 1914 بۆ ساڵی 1918 لە ماوەی 4 ساڵە، لە ماوەی 4 ساڵە 18 ملیۆن خەڵک بوو بە قوربانی، بە 18 ملیۆن خەڵک مرد، 18 ملیۆن خەڵک کوژرا، 21 ملیۆن خەڵکیش بریندار بوو. ئەگە سەیری جەنگی جیهانی دووهەم بکەین لە ساڵی 1939 یەکەم بۆم کە ئەڵمانیا نایە پۆلۆنیاوە لە 1 سپتەمبەری 1939 بوو. ئەو جەنگە ماوەی 6 ساڵی خایاند، بەو هەموو زلهێزەی دنیا دایان لە یەکتری 72 ملیۆن خەڵک کوژرا. جا ئەو کاتەکە نسبەی خەڵک کەمتر بوو ئەیکردە 3% سەر ئەرز، 3% سەر ئەرز لە بینی ئەمانەی ئەوروپایە کوژرا، ئەوروپای فول دیموکراسی، 3% سەر ئەرز لە بینیانە کوژرا. ئەگە سەیری سەردەمی ناپلیۆن و دایکی دیموکراسیەت و حەزارەت بکەین لە وڵاتی فەڕەنسایە، ئەو ڕۆژەی کە ناپلیۆن کە چوو هێرشی بردە سەر رووسیا و کە مۆسکۆ بگرێ 500,000 کەسی لەگەڵ خۆیان برد. لەم 500,000 تەنها 35,000 هاتەوە، هەمووی مرد. 35,000 هاتەوە لە 500,000 کەس. ئەمە ئیتر باسی ئەم هەموو کارەسات و خوێن ڕشتنە ناکەم. تەنها 3 ڕۆژ پێش ئێستا لە جەنگی کەندا و لە جەنگی فەڵەستینە بە یەک بۆم 400 کەس کوژرا، بە یەک بۆم کەوتە خوارەوە 400 کەس کوژرا.
لەبەرە ئەمە بەراوردکەین بەو ئیسلامی کە دەڵێن ئیسلامی تۆقێنەر و خوێن ڕێژ و خەڵکوژ و تیرۆر و تۆقاندن و ترسان ئیسلامی ئەمە پێناسە کردووە بۆ لەبەر ئێمە توانامان نییە ئێمە ڕقمانە لە کامیرا ئێمە ڕقمانە لە میدیا ئێمە ڕقمانە لە تەلەڤیزیۆن ئێمە ڕقمانە لە رادیۆ ئێمە ڕقمانە لە ئیعلام وەکو ئەو قەناس و ساروخانە وایە کە ئینەن بە موسڵمانەوە ئەو چەند کاریگەری هەیە ئەو کامیرەژەوە کاریگەری هەیە بۆیە دەبێت ئێمە هەموو سوچێکی مزگەوتەکانمان بکەین بە کامیرە بۆ ئەوەی خەڵک بمان بینێ بۆی دینداری و گەورەی ئێمەش دەرکەوێت لە تەلەڤیزیۆنەکانە باسەکەم زیاتر سەیکە لە ماوەی 23 ساڵی پێغەمبەرایەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم تەسەووریەوە چەند هەزار خەڵک کوژرا بێ بە 23 ساڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە 65 غەزوە و شەڕ لە بینی موسڵمان و کافرەکانە 1375 کەس کوژراوە لەم 1375 275 لە موسڵمانەکان بووە شەهید بوون 1100 کەسیشی لەبێ باوەڕەکان بووە ئەمە بە دیراسەی کەم لە خۆم قسەتان بۆ ناکەم دیراسەیە ئەمە 1100 کەس لە ئەوان و 1100 کەسیش لە بازنەی موسڵمانەکان عەفوان 275 کەسی لە موسڵمانی کۆی گشتی 23 ساڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 1375 کەس کوژراوە بە موسڵمانە بەبێ باوەڕیشەوە ئەمە کوا واگەیەنێ دینی ئێمە دینی تۆقاندن و ترساندن و ڕعب و ئەمەیە ئەم هەموو بەزم و ڕەزمە ئەدەنە پاڵ ئیسلام بۆیە نا بە شانازیەوە ئێمە دەبێت جوانیەکانی خۆمان لە ناو مزگەوت قەتیسی نەکەین بیبینە دەرەوەی مزگەوت بیبینە شوێنی گشتیەکان بیبینە شوێنە باشەکان لە شوێنی حەساسی خۆیان قسەی خۆی هەبێ موسڵمان ئەبێ لە شوێنی خۆیان دەرکەوێ مسلمان نابێ نمونەیەمان نەبیستۆ بیمامی عومەر لە ناو مزگەوتە مسلمانی بینی خۆی کز و کۆڵ کرد بۆ دانیشت بوو حەکردی پێک فڕی داوە دەرەوەتی بابە مسلمان ئەمە شوێنی نییە ئەمە چی ئەمە خۆت دار کردوتەوە بە عەزەت و نوێژێکی بە عەزەت و نوێژکە بەرامبەر بە خوای پەروەردگار هەر نوێژکردن ئەبێ بە عەزەتەوە بیکەی یعنی عەزەتت هەبێ هەیبەتت هەبێ پێغەمبەری خوا چۆن ئەڕۆیشت بڕۆ سیفەتەکانی پێغەمبەری خوا بخوێنەرەوە صلی الله عليه وسلم یعنی لە سیفەتی پێغەمبەری خوایە ئاوا ڕۆشتووە بەناو خەڵکە سینەی لە دەرەوە بووە و ئاواش ڕۆشتووە پرچێکی جوانی هەبووە ڕیشێکی جوانی هەبووە و بە عەزەتیشەوە ڕۆشتووە بە شەهامەتەوە ڕۆشتووە زەلیلی و کزۆڵی و داماوی ئیشی ئینسانی موسڵمانی تۆ خاوەنی بەرنامەیەکی زۆر گەورەی تۆ خاوەنی قورئانێکی زۆر پیرۆزی تۆ خاوەنی ئیسلامێکی کە هەموو کەسێک تایە جێ بێتەوە کەسێکە یعنی هەرچی گوناهێکی کردبێ هەرچی خراپێکی کردبێ هەرچی یعنی لە وەحشی خراپتر هەیە لە وەحشی خراپتر هەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وعدی داوتی مادام ئیمامی حەمزەی شەهید کردووە ئەبێ تۆڵەی بکەمەوە لەو کەسێک کە شەهیدی کردووە کە زیگیاندڕیەوە بۆ شێوازە سوکایەتی بە تەرمەکەی کراوە بابە ئەوان فێر بوون لە سەرەتاوە سوکایەتیان بە تەرمی موسڵمان نەکرد نەک ئیسلام و موسڵمانان بیکەن دەی ئەو وەحشیە کاتێکە خوای تبارک و تعالی مەکەی بە خەڵات دایەوە بە پێغەمبەری خوا و فەتحی مەکە کرا و چوونەوە ڕای کرد چۆ دەرەوەی مەکە وتی وا دەمەوێ موسڵمان بم پێغەمبەری خوا وعدی داوە کە تۆڵەی لێ بسەنێتەوە ئاەتێکی لەسەر هاتە خوارەوە دوایی لەسەر هاتە خوارەوە وەفدیان هات بۆ لای پێغەمبەری خوا سەیری ئینسان چەند بەڕێزە لای خوا چەند بەڕێزە لای پێغەمبەرێت خەوە وعدی داوە آخر آية لسر هات خوارو يا عبادي الذين أسرفوا سيدانا آية لسر أو زلمات خوارو يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا يو كسيك وابناه تاوان سردلي قرتوي بو بخود بي بشكل رحمة خواه تبارك وتعالى خواه لهمو گناه خوش بيت البيوز ناكتو كيت كشتوا وربونا وبازني إسلام تصور که هات خدمت پیغمبری خوا و شاید مانیشی هنا و مسلمانی جبو و به یک مسلمان بعشکان و دعایش کسی گیزور گورتریشی کرد که کشت که با دعای پیغمبرایتی اکرد قصدی من لسر چیه؟ لسر ویم دینه یم دینه شونی همو کسی تابعتو دینه کی شامله دینه کی کامله دینه که پر لپاداش ده تصور که همو جولیک بیم سر قصدی خمو کتایی پیوینم همو جولیکی انسان پاداش ده هەموو جوڵێ چۆ پێچەوانەکەشی خراپە بۆ نمونە هەموو جوڵەیەک هەموو یارمەتیەک هەموو دەستگرتنێک هەموو ئەو خەیر و خەیرات و سەدەقاتی کەوا دەیکەی هەموو بۆ دەست بەسەر هەتیوێک کاتێری کەفالەتی هەتیوێکەکەی سەبەتێکی خۆراکی ئەکڕی یارمەتی و سەبەت سەر لە خۆراکی بدەنێریتەوە بۆ فەقیرێک یارمەتی کەسێکە دەی لەسەر جادە حەتەنانە لە ترافیک لایتێکە کاتێک کەسێکە بینی یارمەتیە دێ و پاداشتە بۆ تۆ دوور نییە کەسێک بەهۆی ئەوە موسڵمان نەوێت یان لە دراوسەیەکتا
بۆ نمونە پێویستی بە یارمەتێک و هاوکاریەکە بە موسڵمانیش نەبێ قەیچێکە بچۆ یارمەتی بدا ئەم دینەی ئێمە پڕ لە جوانی لەم جوو لەم پاداشتانە بۆیە هەموو جوڵەیەکی ئینسان خۆی تەبارەک و تەعالا پاداشتی لەسەرداتێ بۆ لە بڕی پێچەوانەکەشی ڕاستە چۆتە جوڵەیەکی خراپت کرد خراپەکاریەکت کرد ئێمە چی لەسەر وەرەگری سزای لەسەر وەرەگری بۆیە دینی ئێمە خۆی تەبارەک و تەعالا ئەوێ بمانگەێنێ بە مەقامی ئەوانەی کە 950 ساڵ و 1000 ساڵ ژیاون یەکێک بوو پێغەمبەر نوح لە سەردەمی خۆیان 950 ساڵ ژیاوە باشە بە 70 ساڵی 80 ساڵی تەمەنی من ئەتوانم بەقەدەر ئەو شت کۆ بکەمە زەخیرە کۆ بکەمەوە نەخێر چی بۆ داناوی لەیلەة القەدری بۆ داناوی لەیلەة القەدر خەیر من ئەلف شەهر ئەمە پاداشتە گەورەکەیە کە ئێمە بۆی دانیشتوین ئەمەیە قسەکە بۆ لەبەرەوەی ئەگەر ساڵێ بەری بکەوێتەوە 83 ساڵ و ئەوەنە مانگت بەر ئەکەوێت 83 ساڵ پاداش لە تەنها شەو نخوونی بۆ خوای پەروەردگارە لە یەک شەو بۆیە زۆر زەرورە ئێمە هەموو جوڵەیەکمان هەموو توانایەکمان بخینە کار تووشی ئەو شەوە ببین بۆ ئەوی خوای تەبارەک و تەعالا ئەو ئەجرە گەورەیە بە نسیبمان بکە وڵی دووبارەیەکەمەوە دینی ئێمە یعنی پڕ لە نهێنی و جوانی پڕ لە پاکی پڕ لە خوونەویستی پڕ لە دۆستایەتی پڕ لە محیبەت پڕ لە خۆشەویستی پڕ لە هەمووی ئەمانەی کە من باسیەکەم هەمووی لەناو خەڵکەکە بکەی بە کردار هەر هەمووی پاداشی لەسەر وەرەگری یعنی سەیری کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەسەر پاداشت سیر کرد لەگەڵ منداڵەکانمان لەگەڵ خێزانەکانمان ئەڵێ ئەوەی لەگەڵ خێزانەکەی باش بێ پاداشتەکەی وایە ئەوەی لەگەڵ مناڵەکەی باش بێ پاداشتەکەی هەمووی پاداشتە حتى وقال قال إنسانك كم زلمة كبير من كان لبز بنيس عودس بستنا عودسي حتى دست لدستي أو دركي جناه لتو أوريه أما ديني ما زور جوريه ها زور جوريه زور بيروزا بيقول لأصل دينك خمانة ما مر لك الخمانة قين لأصل دينك خمانة سيري مسلمانة كان قين ويقدر وشمهيا إنسان كاتك جناهك أكا خذ الرحمة خوي تبارك وتعالى ما برد له حموما ئەزانم ئێستا ئێمە هەر یەک لای خۆمانە وەڵی من تۆ هەر کەسێکیدم لە خۆمە دەست پێەکەم وەڵی تاوانی وامان هەیە ئەگەر ئێستا مەلایکەتێ بێ بڵێن تاوانەکەی بۆ کەشف بکەین بە قورئان ڕوو بنێ قسە بۆ ئێوە دەی هەمووشمان وایە بۆیە لە بەرامبەر ڕەحمی خوای پەروەردگار تاوانی خۆت بە گەورە مەزانە هەرچی شتێکت کردووە ناڵێ بەقەدەر کەفی دەریاش بێ لێ خۆشە بم هەرچیەکت کردووە بەس مەڕۆرەوە سەری خوای تبارک و تعالی لێت خۆشە بێ پاداشتی خوا زۆرە بۆ ئینسان پاداشتی خوا زۆر زۆرە بۆ ئێمە بۆیە با هەمیشە لە چاوەڕوانی پاداشتی خوای پەروەردگارە بین هەمیشە لە چاوەڕوانی ڕەحم و سۆز و میهرەبانی خوای پەروەردگارە بین ئەم دەم و چاوانەی کەوا ئێستا لێرە کۆبووینەتەوە با بە قەناعەتێکەوە لێرە کۆببینەوە بڵین خوایە ئێمە کە لێرە کۆبووینەتەوە داوامان وایە لە ڕۆژی قیامەتە بمان کردە ژێر سێبەری ئەو عەرشەی کە ئێستا بەم عیلم و معرفەتە کەمەی ئێمەوە باسمان کرد کە هیچی نازانین لە چاو گەورەی خوای پەروەردگارە ئەوەی کە ئێمە باسمان کرد هەر هیچ نییە لە چاو گەورەی خوایە یعنی بزانە چ خوایە پاداش دەداتەوەی من وتم بڕە دوایی دیراسەی بکە کاکە بڕە دوایی دیراسەی کە بزانە بە مەلاین ملیاردار لەسەر ئەرزا هەیە ئەس دیراسەی بکە لە ئاەتەکە فەرمێت چی کورە گڵادار یعنی کاتێ لە پاییز ئێمە گیرە خۆین بەدەست گڵایدارە لە بەردەم ماڵ و دوکان و وەنیە ئەو گەڵادارانە ئاسەیکە یەک گەڵا لە دارێک حەدی چییە بێ فەرمانی خوا بکەوێتە خوارەوە ئاەتە فەرمەکە قسەی من نییە وەم ئاەتەکە فەرمە چی وما تسقط من ورقة إلا يعلمها گەڵاداری حەدی چی بکەوێتە خوارەوە بێ ڕەزامەندی خوا بێ گەر خوا ئاگای لێی نەبێ خوا ئاگای لە گەڵادارێ بێ ئاگای لە وەسوسەی ناودڵی منیشە ئاگای لە ئەو هەموو کردەوە جوانەشە کە ئێمە لە مزگەوتە ئەیکەین ئاگای لەو هەموو پاداشتەیە ئاگای ئەو هەموو نوێژ و ڕکوع و سوجودەیە کە ئێمە ئەیکەین هیچ شتێ بەکەم مەزانە ئەستەغفیر اللهە بەکەم مەزانە هەموو ئەستەغفیر اللهەک دارە خورمایەکە بۆ تۆ لە بەهەشتە دارێکە بۆ تۆ لە باخەکەتا لە بەهەشت هەموو الحەمدوللیلایە دارێکە بۆت بۆ ئەوێ یعنی چی تێ ئەچێ بە ئەم بە تایبەت ئەم مانگ ڕەمەزان بەردەوام با زمانمان پاراو بێ بە ئەستەغفیر الله سبحان الله الحەمدولله الله ئەکبەر هەر یەک لەم وشانەی لە دڵی لە دەمی ئێمە دەرەچێ تۆ باخێکت هەیە لە بەهەشتا ئەوە دارێکت بۆ ئەچێنرێ لە بەهەشتا توكارم لخوي تبارك وتعالى يا الله يا رحمن يا رحيم وما يبكي ليلة القدر ما بنستبكي خويا بخاطرينا وجوانا كانت بخاطري اسمي عظمت يا الله يا رحمن يا رحيم عاقبة من خيركي
لە گوناهمان خۆش بی، لە گوناهی دایک و باوکمان خۆش بی، لە گوناهی مردوەکانمان خۆش بی. خوایە گیان ئەوانەمان کە تووشی بەڵاو مصیبەت بووین لەم وڵاتە، یا ڕەبی خوایە بۆ خاتری ناوە جوانەکانت بە ڕەحم و سۆز و میهرەبانی خۆت، بە ڕەحم و سۆز و میهرەبانی خۆت کاراسانیان بۆ بکەیت. برایەکی بەڕێزمان لەناو ئەم مزگەوتەی سەرگەم خۆمان دانیشتۆ تووشی بەڵاو مصیبەتێک بووە لەم وڵاتەیە، خوای تەبارەک و تەعالا بە خاتری اسمی عەزەمت بەڵاکەیەنی لەسەر ئاسان بکەی هەموو ئەوەی کە خۆیەتی و مەرازێتی، خوای تەبارەک و تەعالا بۆی ئاسان بکەی. خوایە گیان بۆ خاتری ناوە پیرۆزەکانت شەوی قەدرمان بەنسیب بکەی. خوایە بۆ خاتری ناوە پیرۆزەکانت هەموو ڕکوع و سجود و هەموو ئەو عیبادەتانەی بۆ تۆ یەکەین، پاداشمان بێتێک بە 700 و زیاتر لەسەری. ئامین ئامین برحمتك يا أرحم الراحمين. سبحانك اللهم وبحمدك لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك.